بارانبارین ئەبێتن لە شەودا بە ڕێژەی ١٧٠ و لە ڕۆژدا بە ڕێژەی ١٥ بارانبارین ئەبێتن لە شەوی دووشەممە لە سەر سێشەمە بۆ ڕۆژی سێشەمە لە ئەم ساڵ لە سەرەتای وەرزی بارانبارینەوە تاوەکو ئەمڕۆ 582 ملیم باران باریوە لە سۆران بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی بارانبارینەکە زیاترە ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا 546 ملیم باران باری بوو. ئەگەر باس لە وەرزی گەشتیاری بکەین کەوادەبەری سۆران بە حکمیەوەی کەوا ناوچەیەکی گەشتیاریەوە زۆربەی گەشتی ڕوو لە گەسۆر دەکەن ١٨ گەشتیاران ڕوو لەم ناوچەیەکەن زۆرینێ و گەشتیارانش کە ڕوو لێرە دەکەن گەشتیاری عەرەبن لە وەرزی زستاندا 400,000 گەشتیار ڕووی لە ناوچە گەشتیاریەکانی ئەم دەڤەرە کردووە و ڕۆژانەش 5,000 گەشتیار ڕوو لە ناوچەکە دەکەن و کۆمپانیای گەشتیاری گەشتیارێکی زۆر دێن نام ناوچەی ڕۆژانی هەینی گەشتیار زیاتر ئەبێتن 10,000 گەشتیار ڕوو لە ناوچە گەشتیاریەکان دەکات بە تایبەتی دوای کۆتایی هاتنی تاقیکردنەوەکانیش ئەمەوە ئاکاتنگەوە ڕێژەی گەشتیار لە دەڤەرەکە زیاتر بێ و هاوڵاتیانی ناوەخۆی هەرێمی کوردستانیش زیاتر ڕوو لە ناوچەکە بکەن بە حکمیەوەی کەوا ناوچەیەکی فێنکەوە زۆرترین ناوچەی گەشتیاری لەم دەڤەرە هەیە بەڵام ئەوەی کەوا گرفتە لەم دەڤەرە بوونی خزمەتگوزاریە بە تایبەتی لە ڕێگاوباندا لە ناوچە گەشتیاریەکاندا هەر لە سپیلێک تاوەکو دەگەی حاجیۆمەران ڕێگاکە یەکسایی دامەش وای کردووەکەوە بە تایبەتی ڕۆژانی هەینی قەڵەباڵغێکی زۆر دروست ئەبێتن لەسەر ڕێگاکان بۆیە ئەمە گرفتێکە کە بە تایبەتی دێتە بەردەمی گەشتیاران و ئەکاتن کەوا ماوەیەکی زۆر لە ڕێگاکان بێنەوە ڕێگاکان دروست ئەبێتن بەهۆی خراپی و بەهۆی قەڵەباڵغی ڕێگاکانەوە ئەگەر باس لە دیارە ئێستاش لە دەڤەری باڵەکایەتی بە تایبەتی لەم ناوچانە کە وەرزی کاتی کشتتوکاڵەوە چاندنی کشتتوکاڵە لە ئێستادا هاوڵاتیان سەرقاڵی هێنانەوەی جۆگاکانیانین دیارە لەم ناوچانە لە زۆربەی گوندەکان کارەکان بە هەرەوەزی ئەکرێن چونکە زۆربەی هاوڵاتیان کە خەریکی کەرتی کشتتوکاڵن هەمویان بەیەکەوە جۆگاکان دێننەوە بۆ سەر باخەکانیان هەروەها گەر ئاماژە بۆش بدەین ئەمڕۆ یاری نێوان ڕەواندوز و دینارتە هەیە لە یاریگای سۆران دیارە ڕەواندوز ئەگەر ئەمڕۆ بتوانێت لە یاریەکە براوە بێتن ڕاستەخۆ دەچێتە خولی پلە یەکەکان کەوا لە مێژوو یانەکە تاوەکو ئێستا نەیتوانیوە بچێتە خولی پلە یەکەکان لە خولی پلە دووە بۆیە ئەمڕۆ ئەگەر براوە بێتن دەچێتە خولی پلەیەکەکان ئەگەر باس لە کەرتی کوشتتوکاڵیش بکەین بە تایبەتی لە دەشتی هەریر کە دەشتی هەریر ناوچەیەکی بەپیتە لە بەرهەمهێنانی بە تایبەتی دانەوێڵە لە گەنم و زۆر زیاتر لە 100,000 دۆنم زەوی لە دەشتی هەریر هەیە کەوا ساڵانە جۆتیاران نزیکەی 75,000 لەم دۆنمانە دەکەن بە کشتتوکاڵ لە ئێستادا بەهۆی بارانبارین لەم ناوچەیە خۆشبەختانە کشتتوکاڵ باش بووە وەگەنمەکانیان باشە بەڵام ئەوەی تێبینی ئەکرێتن کەوا سن و چیسەڵە لە ناوچەکە پەیدا بووە مشکاریگەری لەسەر بەرهەمی جوتیاران ئەبێتن بۆیە ئەوان داواکاری ئەویان هەیە کە حکوومەت دەرمان بەکار بهێنێتن بۆ لە ناوبردننی ئەو مێرووە زیان بەخشانە ئەگەر نا کاریگەری خراپی ئەبێتن لەسەر دانەوێڵەکانیان و داواکارن حکوومەت کە لە ئێستادا لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان وشکە ساڵیەوە گەنمی بەشێک لە زۆتیاران بەرەو لە ناو چوون سوە لەوێ کە دانەوێڵەکان باشە پێویستە حکوومەت هاوکاری جوتیاران بێتن و بتوانێتن لەم ناوچانەی کە باران باشباریوە و گەنم و جۆیەکانیان بەفیتە هی ئەوانیش بەهۆی مێرووە زیان بەخشەکانەوە لە ناو نەچێتن هەروەها بوونی چۆلەکەیەکی زۆری شەمەش وای کردوەوە دانەوێڵی بەشێک لە جۆتیاران لە دەشتی هەریر بەرەو لە ناوچوون بسێتن بەڵامە زانیاریەکانی دەڤەری سۆران بوون ئەگەر گوێبیستی دەنگی من بیت دەمەوێت بزانم لە ناوچەی سۆراندا کە چەندین هاوینەوار و شوێنی گەشتیاری تێدا ئەگەر بینەوە سنوورە بینە چ شوێنێک کە دڵڕفێن و خۆش بێ لەو سنوورەدا گەشتیاریەکانی سۆران خۆشن هەر بڵێن لە گەڵی عەلی بەگە لە بێخاڵە لە
ناوچەی باڵەکایەتی بە تایبەتی ناوچە کوێستانەکان کە لە ئێستادا لە بەشێکیان بەفر ماوەتەوەەوە هەروەها گۆمی فێڵاوە کە دیمەنشی جوانی هەیە زۆربەی ناوچە گەشتیاریەکان ئەم دەبەرە ناوچەی خۆشن و دەڵفێنن هاوڵاتیان ئەتوانن سەردانی بکەن ئێوەش هەر کاتێک کاتنە بە لە خزمەتتاندا بین. کاگازا دەمێ بزانم ئەو کەرتی گەشتیارێت تا چەند بووەتە هۆی بژانەوەی ئابووری و کەسابەتی هاوڵاتیانی ئەو ناوچەیە دەزانین کە لە ئێستادا حکوومەت ینی لە قەیرانێکی ئابووری و ئابووری ڕاگەیاندوو بوون لە سنووری ئێمەدا بەڵام ئەم کەرتی گەشتیارە بووەتە هۆی بژانەوەی ئابووری و کار و کەسابەتی ئەو هاوڵاتیان لە ناوچەیەدا هەیە؟ ناوچەکە ئەتوان بڵێن لە بەشێک لە ناوچەکان هاوڵاتیان توانیویانە سوودمەند بن لە کەرتی گەشت و گوزاری بەڵام بە شێوەیەکی گشتی بە تایبەتی مەگەر سوارقەزایەکەەوە مەوای نەکردەوە کەوا کاریگەری لەسەر بە تایبەتی بازاڕی سۆران هەبێتن بۆی داواکاری ئەویان هەیە کەەوە کەرتی گەشت و گوزاری گرنگجی زیاتر بەوە بدا و بتوانن گروپە گەشتیاریەکان بێنە ناو سنتەری سۆران تەنها ئەوە نەبێتن بە چەند ناوچەیەکی گەشتیاریدا ڕەت ببن و تەنها چەند دوکاندارێک لەم ناوچانە سوودمە بن چکە زۆربەی ئەو کۆمپانیا گەشتیاریانەی کە گەشتیار لە خوار و ناوەڕاستی عراق دەهێنن تەنها ئەو ناوچە گەشتیاریانەیان پیشان دەدەن و کەمتر وایە بێنە سنتەری شارەکان و گەشتیارەکان بێنە سنتەری بەتایبەتی سۆران. بارین بۆتە هۆی ئەوەی کە گەشتیاران ڕوو لە ناوچەکە نەکەن لە ئێستادا بۆ هۆی کە زۆربەی ناوچەکانی عێراق خۆڵبارین بوو؟ زۆربەی ئەو گەشتیارانەی کە ڕوو لە دەڤەرەکە دەکەن گەشتیاری خوار و ناوەڕاستی عراقن گەشتیاری عەرەبن وەک ئەو ئامارەی کەوا من لە گەشت و گوزاری سۆران وەرم گرتووە ڕۆژانە 5,000 گەشتیار لە ڕێگای گروپی گەشتیاری لە ناوچە جیاوازەکانی عراق سەردانی ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆرانەکەن ڕەنگە خۆڵبارین و ئەوانش کاریگەری هەبێتن لە هاتنی گەشتیار بەڵام زیاتر گەشتیاران بە حکمی فێنچی ناوچەکە کە لە خوار و ناوەڕاستی عراق پلەکانی گەرما بەرزن و خۆڵبارینیش کاریگەری زۆری کردووە وا دەکاتن ساڵانە و ڕۆژانە گەشتیارێکی زۆر ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی دەڤەرەکە بکەن و کاتەکانیان لەم ناوچانە بەسەر ببەن زیاتر کە ئێمە لە ناوچەکە لە کاسبکارانی ناوچەکەمان پرسیوە زیاتر گەشتیاری عەرەب بێنە ناوچەکە و زیاتر قازانجی ئەوان و سوودی ئەوان لە هاتنی گەشتیاری عەرەبە چکە ئەوان زیاتر لە ناوچەکە پێداویستیەکانیان دەکڕن. لە ماوەی ڕابردوودا ناوە لەوێ بردومان هەبوو ئایا ئەوە هەربوونی ماوە لەلایەن سوپای تورکیاوە؟ سەبارەت بە بردومان لە دەڤەرەکە ناوە پێدان پێکارانی لەم ناوچەیە بە تایبەتی کەرتی گەشت و گوزاری لەم ناوچەیە لاوازە هاوڵاتیان کەمتر ڕوو لە دەڤەری برادۆستەکەن چکە ژیانی هاوڵاتیان لەمەتر. زۆر سپاس بۆ پێمەرمان ئازاد ئومەراوی کە لە سۆران و زانیاریەکانی بۆ گواستینەوە ئێستا شۆزام چیامان لەگەڵ دەچینە کەرکووک چیا مەجید وەردەگرین چیا سڵای